ئێمە ناتوانانی لە بەرامبەر زوڵمدا لە بەرامبەر قۆرخکاری و گەندەڵیدا لە بەرامبەر هی خۆم بۆ خۆمی تۆش دەخۆم ناتوانێت بەرامبەرەوەدا بێدەنگ بین. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیاند یەکێتی و پارتی دیزایانی ئەم هەرێمەیان وا کردووە کە بەرژەوەندی کەمینەیەک لە حیزب و خزم لەسەر حسابی زۆری نەدابین دەکات. ئەگەر بە دوای چارەسەردا بگەڕێن دەبێت لە بنچینەوە ئەو تێگەیشتن بگۆڕدرێت و خەمی گشتی لە سەروی هەموو خەمێکەوە بێت. دەتوانین هەموو ئەو ئاستەنگانە لەوەدا خولاسە بکەینەوە کە هەردوو حیزبی حکومڕان پارتی وێچێتی دەر ئەوانیش هەر کەسە بە ڕێژەی خۆی مەرزنیە بە یەک ڕێژە بەداخەوە کە هەر لە سەرەتاوە دیزایانی ئەم هەرێمەیان لەسەر ئەو بناغەیە کردووە کە ئەگەر حکوومەتە ئەگەر پەرلەمانە ئەگەر دەسەڵاتی دادوەریە ئەگەر حکوومەتی خۆشیەیە ئەگەر هەر دام و دەستگایەکی دیکەیە بەرژەوەندی کەمینەیەک لە حیزب و خزم دابین کە لەسەر حیسابی زۆرینە. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە میانی چاوپێکەوتنێکدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا باسی لە دوایین پێشهات و پرسە هەنووکەیەکانی هەرێم و ناوچەکە کردو لە وەڵامی پرسیارێکیش داوتی ئێمە ئەو تێگەیشتنەمان پێ هەڵەیە کە ئەگەر ئۆپۆزیسیۆن بیت نابێت بە چاک بڵی چاک و ئەگەر لە حکوومەتیش بوویت نابێت چاوت خراپ ببینێت. هەروەها مەرج نییە کە پارتی سەردانی کردین بچینە نێو حکوومەتەوە بەڵکو دەکرێت نەگەینە ئەنجام و ئۆپۆزیسیۆن هەڵبژێرین. ئەو لۆژیکەمان پێ هەڵەیە بەڵی هەر کەسێرین و حکوومەت دابێ دەبێ بە چاک و خراپی حکوومەت هەر بڵێ بەڵێ و هەر کەسێکی لە دەرەوەی حکوومەت بێ دەبێت بە چاک و خراپی هەر بڵێ خراپ. ئێمە کاگە ئەحمەد هەڵوێستە سیاسەکانی خۆمان و قەناعەتە سیاسەکانی خۆمان لە قورئانەوە هەڵدەهێنجین و ئێمە ئەگەر لە حکوومەت دابین دڵسۆزانە لە حکوومەتدا دەبێ هەوڵ دەدەین حکوومەتە سەرکەوتوو بێ ڕەخنە لە خۆمان دەگرین ڕەخنە لە هەر کەسێک دەرکە پێویست کا ڕەخنەی لێ بگرین بەڵام بە شێوازی خۆی. ئێمە پێمان وا لە نێوجەرگەی هەرێمی کوردستاندا هەین و خۆمان بە ژمارەیەکی قورس دەزانین لە هاوچێشەکاندا و مەرجیش نییە کە ئێمە هات لایەنی دیاریکراو هات و داوای لێکردین مەرجنی بڵین بڵێ. ئەمیری کۆمەڵی ئیسلامی شێواز و مەرجەکانی بەشداری حیزبەکەی لە کابینەی نۆیەم ئاشکرا کرد کە سەرەکی ترینیان باشکردنی بژێوی و باری ئابووری هاوڵاتیانە. بە چەند مەرجێک یەکەم بانکێش بکرێین بانگێشتێکی جددی دووەم بەرنامەی حکوومەتمان بەدڵ بێ سێم پێگە و جێگەڕێگەی خۆمانمان لەو حکوومەتەدا بەدڵ بێ پێمان وابێ کە دەتوانین دەوری خۆمان ببین ڕۆڵی خۆمان بژێڕین. تا ئێساوە هەڵوێستی ئێمەیە دەبێت زۆری چیە دیزایانی بەڕێوەبردنی ئەم وڵاتە بکرێ ئەویژەوە کە چۆن بەرژەوەندی گشتی دابین دەبێ خۆ کاتە گەر خەڵکو و میلەت قازانجی کرد حیزبیش قازانج دەکات بەڵام خۆ گەر خەڵکو وڵات زیانی لێکەوت خۆ حیزبەکەش زیانی لێکەوتووە. مامۆستا عەلی باپیر گفتوگۆیەکی نێوان خۆی و برێتمە گۆرک نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ جەنگی دژی داعش کە کۆتا مانگی ساڵی ڕابردوو دەستی لە کارکێشایەوە باز دەکات کە پرسیاری ئەوەی لێ کردووە بۆچی حکوومەتی ئەمریکا خاڵە ئیجابیەکانی وڵاتەکەی بۆ هەرێمی کوردستان ناگوازێتەوە. تا منە پرسیارم لە برێتمە گۆرک کرد وتم پرسیارێکم هەیە بۆ وڵاتی خۆتان بۆچی پێتان خۆشە وڵاتتان بەدامەزراوە بێ و یاسا سەروەر بێ و مرۆڤ بوون پێوەەر بێ و شتی باشتان هەیە ئەو شتە باشانە هەتانە بۆ ئێمەشتان پێ باشنی بۆچی ئێمە بەرپرسەکانی ئێکسپاری ژەبن هەر مامەڵیان لەگەڵا دەکەن بۆچی موسەساتیش پەک دەخەین هەر هیچ هەڵوێستێکتان نییە ئەو شتەی بۆ خۆتان پێتان چاکە بۆ ئێمەش پێتان چاک نییە بۆچی هاندەرمان نین بۆی کە ئێمەش وڵاتی خۆمان بە یاسا بەڕێوەبەرین بەدامەزراوە بێ ڕێک و پێک بێ یعنی ئەوەی بۆ خۆتان پێتان چاکە بۆچی بۆ ئێمەش پێتان چاک نییە هیچ وەڵامی نەبوو. ئەمیری کۆمەڵی ئیسلامی پێی وایە بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان دەبێت بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە پێوەری مێژووی هاوبەشی کارکردنیان پێکەوە بڕیاری بەشداری حکوومەت یان ئۆپۆزیسیۆن بوون بدەن هەروەها هۆشداری لە باش نەکردنی گوزەرانی هاوڵاتیان و بەردەوامیدان بە گەندەڵیەکانی ئێستا دەکات. نابێ حیزب و خزم بکرێنە ملیارد لێر لەسەر حیسابی ڕەشوڕوتکردنی خەڵکو جەماوەر